سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم لەوەی کە جارێکی تر بە بەرنامەی ڕاستەوخۆوە هاتوومەتەوە خزمەتان. ئەمڕۆ شەمە 5 جۆزەردانی 1403 هەتایی بەرابەر لەگەڵ 25 مەی 2024 زاینی. بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەومان تەوری بەرنامەکەمان لەسەر مەرگی ڕئیسی جەلادی 67 و شاندی یاوەری و کاردانەوەکان دەبێت. هەروەک ئاگادارن هەواڵی کەوتنە خوارەوەی هێلیکۆپتێری هەڵگری ئیبراهیم ڕئیسی سەرۆک کۆماری دەستنیشانکرا و گوێڕایەڵی ڕێبەر و ئەمیر عەبدوڵڵاهیان وەزیری دەرەوە و شاندی یاوەری ساعت 4:30 ڕۆژی یەکشەممە 30 وڵانی 1403 بوو بە سەردێڕی هەواڵەکانی ئێران و جیهان. ڕوودانی ڕووداوەکە و کەوتنە خوارەوەی ئەم هێلیکۆپتێرە کە لەگەڵ دوو هێلیکۆپتەری دیکە بەرەو تەورێز دەفڕین هەر لە یەکەم ساتەکانەوە بۆ بەرپرسانی ڕژیم ئاشکرا بوو. پەنابرنەبەر درۆ و چاواشەکاری حکوومەت بۆ ماوەی 14 کاتژمێر هەواڵێک بوو بۆ کۆنتڕۆڵکردنی کاردانەوەی جەماوەر، خۆڕێخستن و ئامادەکاری بۆ چۆنیەتی بەرەو ڕووبوونەوە لەگەڵ ئەو ڕووداوەی کە ببووە هۆی مەرگی سەرۆک کۆمار وەزیری دەرەوە پارێزگار و ئیمام جومعەی ئازەربایجانی ڕۆژهەڵات بەرپرسی پاسەوانەکانی سەرۆک کۆمار و تیمی فڕۆکەوانی. چاواشەکاری و بڵاوکردنەوەی بە ئانقەستی هەواڵی ناڕاست جارێکی تر نیشانیدا کە دەسەڵاتی ئیسلامی تا چەندە لە کاردانەوەی خەڵک دەترسێت. هاوکات لەگەڵ ئەم ڕووداوە هێزەکانی ڕژیم بەمەبەستی پێشگرتن لە ئەگەری هەر کاردانەوەیەکی جەماوەر بەرامبەر بە هەواڵی مەرگی ڕئیسی ڕژانە سەر شەقامەکانی تاران و شارە گەورەکان. ئێمە بۆ ئەوەی کە زیاتر لەسەر ئەم بەحسە قسە و باسمان بێت ئەم شەو داوامان لە بەڕێز دکتۆر لەیلا مرۆتی لێکۆڵەری سیاسی کردو کە میوانی بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەومان بێت. دکتۆر لەیلام کاتت باش، زۆر سپاس بۆی کە میانداریمت قبول کرد و بەشدار بووی لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەوی تلڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاسان دەکەم. منیش سڵام هەیە لە خزمەتیەوە بینەرانی بەڕێز. زۆر سپاس بەخێر بێت. پێشەوەی کە بچینە سەر پرسیارەکان هەلێ لە شەوە بینەرانی عازیز بڵێن ئێوەش دەتوانن لەسەر تەوەریەم باسە بەشدار بن لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنە کە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکەتانە لە تەریق واتساپەوە ڕاوبۆچوونتان بنێرن یاگەر پرسیارێکیش بوو بینێرن ئێمە لەگەڵ میانی بەڕێز دەیخینە سەر باس و لێکۆڵینەوە. دکتۆر لەیلا بە لێرەوە دەست پێ بکەین. هەروەک لە سەرەتادا خۆش ئاماژەم پێدا دەبێت بژۆرە بڵین کە ڕئیسی و چەند کار بەدەستی واتر ینی وا بڵین باشترە کە کوژرا. پێم خۆشە بۆ دەستپێک بزانم خوێندنەوەی گشتی ئێوە لە کوێی هەواڵەکان چییە؟ بەڵێ پێش لە هەر شتێکنەوەتان ئەرزکەم چۆن لە کولیەتی کۆماری ئیسلامی ئێمە شتێکمان بە ناوی منبەئێکی دروست منبەئێکی مشەخص و دقیق نییە کە لە وەختی کارە ساتە یا لە وەختی قەیران یا لە هەر شەرایەتێکی کە جوابی خەڵک باتەوە بۆ خەڵکی ڕۆشن کاتەوە کە شتێک پێشاتە. بۆیە ئەوەی کە باسی لەسەرەکەین زۆرتر لەسەر لە چوارچێوی ئەو شتانەیە کە لە ناو دنیای مەجازیا لە ئیتلاعات و ڕسانەکان گەیشتە دەستمانوە لە چوارچێوی ئەوە قساکەین و ئەو شتێککە ئەتوانین فکری لەکەینەوە کە بۆچی وا پێشاتەوە لە داهاتوو ئەبێ بەچی. دیارە لە کۆماری ئیسلامیە ئەمە ئەوەڵین بار نییە کە شتی وا پێشاتەوە ئەبینین ڕئیس جمهورەکان یان ئەوانەیە کە کار بەدەست بوون بە هەر دلیلێک کەمانە زۆریان بە شێوەیەک لە کار بەرکنار کران یا مەسەن لە دەورەیەکە حتا دووسێ نەفەریان کوژران یا قسە لەسەرەوەیە کە کوژران و بەڵام هۆکەی مشەخص نەبووە چون حکوومەتیشی هیچ وەخت جوابی خەڵکی نەداتەوە کە یانی شتێکی ڕۆشن نەکردێتەوە باسەکەی ڕۆشن نەکردێتەوە. ئێمە لە چوارچێوی ئەو شتانەی کە بەرحاڵ وجودی هەیە قسەی لەسەرەکەین. بۆ مەسەلەن بۆ نمونە ئەرسانەکەم بۆ خودی هاشمی ڕەفسەنجانی بەرگەکەی کە ئەزانن گوماناوی بوو بۆ خودی ڕئیسی ئەم شتە پێشاتوە ینی هەموویان ئەو باسە هەیە لەسەریان کە بەنۆعێک مەرگەکەیان گوماناویە و باسیش لەسەرەوەی کە چ کەسانێک کەڵک وەرەگرن چ فایدێکی هەیە بۆ ئەوانەی کە ئەگەر تەئسیریان بۆ دەستیان بۆ لەناو ئەو مەرگە و هەمووی ئەمانە نیشانات کە ئێمەش چاوەڕێ بین لە داهاتووی هەتان نزیک یا داهاتوویەکی تقریبن دووریش کە چی پێشتێکە بتوانانی بەپێی ئەوانە ئەو زانیاریانە کامڵکەین و بتوانین چوارچێوێکی ڕۆشن و مشەخص بۆ ئەو سوالانە پیاکەین. بێگومان وایە دیارە تێوری جۆرا زۆریشە هەروە خۆشتان ئاگادارن. بەڵام بە پێشدا ئەمە پرسم حکوومەت دیارە هاتوواواری زۆرە باس لە موشک و بۆمبی ئەتۆم دەکات باشە بۆچی دەبێ هێلیکۆپتەرێکی باشی نەبێت بۆ سەرۆک کۆمارەکەی نەیبوو یا بووی و بان قەسە و کارە بکرا.
کۆماری ئیسلامی لە تووری ئەم چەند ساڵە بەتایبەت لە ڕقابەتەکانی لەگەڵ ئیسرائیل لە چوارچێوی ئەو ڕقابەتای منتەقەی خۆی هەمیشەکی خۆش بۆ نیشانی بادکە دەوڵەتێکی زۆر قودرەتمەندە لەباری نظامی و باس لە شارە موشکیەکانی ئێران کرا باس لە مەسەلەنەوەی کرا کە فەرزەن موشکای بەکو شاهدی مثلا شاهدی 147 و تعدادێکی زۆر لەوانە ڕوونەماییان لێکراوە لە نەهایت تا بینیمان کە حتا حملێکی نامۆفەقیشیان بە ئیسرائیل بوو ئەمە باس بووە یعنی ئەوەی کە لە قسە ئەیبینین ئەوە بووە بەڵام لە عەمەڵا وەختێکە دین چاو لە ئەسڵی مەسئلە کاکەین ئەیبینی کە کۆماری ئیسلامی حدەئەقەل بۆ کەسانەی کە بەرپرسین حدەئەقەل بۆ کەسانەی کە زۆر ئەهەمیەتی ئەهەمیەتیان پێ گرنگیان پێبا وەکو کاربەدەستانی خۆی حتا لە شتێشان نەیتوانیە موافق یعنی وەکو ڕژیمێک عەمەڵی کردەکە بە شێوە کە نەیتوانێ مدیریەتی قەیرانی بێ مدیریەتی بحرانی بێت و ئەویش نیشانی داتی مثلا کەسانێک وەکو زەریف لەم 3-4 ڕۆژە زۆر بە زرنگی وتیانەوە هەمووی تەقسیری دەوڵەتی ئەمریکا لە تەحریمەکان ئیجازەی نەدات کە لە چوارچێوی ئەو تەحریمانە ئەو بێسەڵاح قەتەعاتە بێتە ئێران و ئێران لەو بوارە دوچاری مشکلە بەڵام دیارە ئێران یا جمهوری ئیسلامی بۆی ئەهەمیەتێکین یعنی بەو دەلیلە بۆی ئەهەمیەتی نییە کە بەخشێکی زۆر لە ئەوڵم بودجەی مەملەکەت سەرفی نظامی کردیەکەوە ئەو بودجە نظامیش کە سەرفی کردە سەرفی وڵاتایەکی کە ئەکا وەکو فلستین وەکو ئەو گروپە نیابەتیانەی کە لە ئیختیاریا هەیەەوە بە شێوە گەرەکێتی ئەو قودرەتی خۆی لە منتەقەی خاوەنیانەیە ڕۆژهەڵاتی ناوڕاست نیشان بە ئەوە نیشانی ئات حتا ئەوان بۆ خۆشیان ئەو مدیریەتیان نییە ئەو تواناییان نیەوە حتا لە حوزەی سەنایعی نظامیۆ بەرخەلافی ئەو شتی کە لەسەرەکەن بەڕاستی قودرەتمەند نین و پرسیارێکی زۆر گەورە دەهانێت زۆر باشە دکتۆر لەیلا باس لەوە کە ئێمە دەبێت چاوەڕوان کەین فعلەن زانیاری زیاترمان هەبێت لەسەرم ڕووداوە ڕووجۆری کە منیش باس دیارە تێوری جۆرا و جۆرە یا خۆشتان ئاگادارن باس لەوە دەکرێت کە کاری خودی خامنەی بێت یا شەڕی دەسەڵات هەتا دەوری حکوومەتەکان دژ بە کۆماری ئیسلامی ئەنی ئەم قسانە هەیە زانیاری کەمیش هەیە تا ئێستا کە من و تۆ پێکەوە لەسەرەمە قسە دەکەین پێم باشە ڕای ئێوە بزانن پێتان وایە ئەمە دەستکرد بوو یا بێلیاقەتی خودی حکوومەت بوو بەڕاستی جوابدانەوەی ئەو سوالە زۆر سەختە بەو دلیلەی کە ئەرسانەکە مەمە ئیتلاعاتێکی زۆرمان نییە زۆرتر ئەو گومانەیە لە طریقی سوشیال میدیاوە دێتە دەستمان یا بەخشێک لە زانیاریەکان کە مەسەڵەن بەخشێک لە حکوومەتای وەکو فەرزەن ئەمریکا شتێک مەترحەتایە لە رووسیە شەڕە بەڵام ئەگەر چاوێک لە چوارچێوی خودی کۆماری ئیسلامی کەین مەشەڕی ناو دەسەڵات ئەو شەڕێکە لە ناوخۆیان بوویانە ئەتوانین تقریبا بزانین کە چی پێشاتە تقریبا نەتوانین ئەو شتە بڵێ بۆ نمونە ئەرسانەکەم کەسێک وەکو هاشمی ڕەفسەنجانی کە یاری نزیکی خامنەی بوو ئەسڵ خودی هاشمی ڕەفسەنجانی خامنەی هێنا سەر دەسەڵات یا خودی خاندانی خومینی کە بێسەڵاح ئەو ئینقلابیان گرتە دەستیا بە شێوەیەک و ئینقلابیان مصادرە کرد ئەزانین لەو چوارچێوی شەڕی قودرەتە بە مرور ئەمانە هەمویان حەذف کران نەمانۆ لە چوارچێوی قودرەت نەمانۆ دەسەڵاتێک لە دەست خانەوادەی هاشمی ڕەفسەنجانی نەماکە یەکێک لە گەورەترین سەرکردەکانی جمهوری ئیسلامی بوو لە دوای خومینی من بە جورئەت دەتوانم بێژم لە دەورێکا سەرکردەی ئەسڵیان بوو دەسەڵاتێک لە ناو خاندانی خودی خومینیان نەما ئەزانین کە کوڕونەوە و بێستەڵاح خودی خاندانەکەی بە هەر شێوێک ئەمانە حەذف کران لە چوارچێوە مەداری قودرەت بۆ کەسێکیش وەکو ڕئیسی ئەمەش مەسئلەیەکی گرنگە بە نەزەری من پێم وایە 22 یا 21 ساڵ فاصلەی سنی لە بینی خامنەی و ڕئیسی بووە یعنی ئەو 21 ساڵە فرسەتێک وە ئەگەر کۆماری ئیسلامی ئێمە بەراوردمان وابێت کە فەرزەن بۆ نمونە مەسەڵەن ئایا لە داهاتوو تا 21 ساڵی داهاتووە مێنێتەوە کە زۆر زەعیفە و شتە بەڵام بۆ ئەو فرسەتێک بووە کە لە توولی ئەو 21 ساڵە جێنشینی خامنەی بێ ئەویش جێنشینی خامنەی یا جێنشینی کەسانێک کە نزیکتر بوون وەکو کوڕەکانی خامنەی لە دەسەڵات ئەویش مەترسی زۆری بۆ حکوومەت بۆ خودی خامنەی و چوارچێوی ئەوان ئیجاد کرده بوو کە خودی ڕئیسیش هەرچەند بەزاهر زۆر سەرسەپورتە بوو بەڵام ئەویش حەذف کرێت بە ئەو گومانە هەیە کە باس بەسەرێکە بە شێوەیەک ئەویان حەذف کردا و لە بینیان بردا بەڵێ دکتۆر لەلای ئەو خوشتان ئاماژتان پێدا بە دروستیش دیارە واش قسە دەکەن کە ڕەقیبێکی مشتبە خامنەی کوژراوە هەرو جۆرێک کە بۆ خۆشتان دەڵێن کە 21 ساڵە ئەمانە لەگەڵ یەکون پەیوەندیان پێکەوە بۆ کاریان پێکەوە کردوە یەکێک لە لەو کەسانە بوو کە باز دەکرا جێنشینی خودی عەلی خامنەی بێت هیچ پەیوەندیەکەی لە نێوان مردنی ڕئیسی و بەهێزتربوونی مشتبە خامنەی دوای مەرگی عەلی خامنەی
ئەڵەتی من قسەکەتان ئیسلاحکەم نەموو 21 ساڵە بەیەک و کارەکەن وتم فاصلەی سنی خامنەی و ئەو کابرا ڕئیسی 21 ساڵە ینی من پێم وایە ئەو ڕئیسی لە 64 ساڵگی مرد سنی 64 ساڵ بوو بە خودی خامنەیش 85 ساڵیەتی فاصلەی سنیان زۆر ئەمە زۆرم ئەوەیە باسەکەی تر ئەوەی کە ئایا ئەو بە عنوانی ڕەقیبی مجتەبا خامنەی ئەناسرا من ئەو شتێک کە شاید ئالێرە وەکو شتێکی گرنگ ئەتوان ماماژەی پێکەم ئەوەی کە خامنەی فقط یەک کوڕی نییە خامنەی 4 کوڕی هەیە ئەوە مەسئلەیەکی گرنگە ینی مستەفا و مەسعود و دوایە بە مەیسەم و مجتەبا خامنەی زۆرتر قسە لە مجتەبا خامنەی یەکرێت بەهۆی ئەوەی کە شاید یەک میدیا گەورەیەکی ڕژیم لەسەری متەمەرکزە دو بە دلیلەوەی کە تەسیرێکی مستەقیمی لە ناو سپا هەیە دیارە لە بەخشێک لە سپا نفوذێکی زۆری هەیە بەڵام تا ئەو جێگای کە من خەبەرم هەیە تا ئەو جێگای کە من لەسەریان مطالعەم کردا دیارە هەر 4 کوڕەکەی خامنەی دەرسی هەوزەوی ناخوێندا ئێمە پێمان وایە کە احتمالی هەیە لە دوای خامنەی مجتەبا خامنەی ئەو تەجربەی لە خاندانی خومینی و خاندانی ڕەفسەنجانی هەیە دیارە گەرەکی نابێ ئەو شتێش بۆ داهاتی ماڵ و منداڵی پێش بێت ئەوە بەخشێکە بەڵام مەسئلەی ئەسلی ئەوەیە کە ئێمە پێمان وایە کە شاید مجتەبا خامنەی بە ئیستلاح لەو فەرایەندا بێ بە ڕەهبەری داهاتوو بەڵێ ئەشێوەش لە نەزەر بگرین احتمالی هەیەکێک لەو سێ کوڕەی تری بێ ئەویش بە چ دلیل بەو دلیلە کە ئەزانین قین و ڕقێکی زۆر لە مجتەبا خامنەی هەیە خەڵکیان وایە زۆری تەئسیر بووە لەسەر زەرکتەکانە و زۆری تەئسیر بووە لەو شرایطی کە لە ئیمڕۆ ئێران حاکمە ئەوان نتوانن لە داهاتوە زرەنگی بکەن بڵێن ئەرێ خەڵک ڕقیانە لە ئەو قیناکە مجتەبا نەبێ با مەسەلەن فەرز بگرین ئەمە بەکو بەساڵ ئەرسانەکەم مەیسەم بێ با مستەفا خومینی بێ با مەسعودی خومینی بێ مەزومێ کە ئێمە ئەو شتە لە بەرچاو بگرین مەسئلە ئەوەیە کە لە چوارچێوی حکوومەتی شیعە شتێک بە ناوی مەوروسی بوونی حتا بەلایەت و ئێمامەتیان لە ناوخۆیانە هەر بووە ئێستا ئەمان ئەو ویلایەتی فەقیهەکە دروستیان کردە زۆر بەڕاحەتی خامنەی ئەتوانێت بە حکومێک یا بەو سازوکارێک لە مەجلسی خوبرەکان هەیە ئەتوانێت کارێک بکات کە هەر کام لە کوڕەکانی بە قودرەت بگەن و بەکو کەسێکە لە نەزەری ئەوان سەڵاحەتی هەیە بکەن بە وەلای فەقیهی داهاتوو من پێم وانیە ئەو شتێکی زۆر سەخت و دوور لە ئینتزار بێت. دکتۆر لا لە درێژەی ئەم سەباسی کە بەڕێستان کردم یەکێ لە کار بەدەستانی خودی ڕژیم لەم چەند ڕۆژەدا لە بەرنمەیەکی تەلەڤیزیۆنیدا باسییان هەر دەقەن لە جانشینی کرد هەر جۆرێک بۆ خۆتان باستان کرد شاید مشتەبانە بێت دانێکیان بێت خودی ئەم کار بەدەستە کە لە نێو خودی دەسەڵاتیشدا بووە خۆی بۆی دەکوت کە ئێمە ناتوانین جانشین نایبێنین چون تێرۆر دەکرێت ینی دەمی بەسەرەوە دادێنا کە تێرۆری دەکەن لەسەرەوە ڕایەوە چییە؟ ئەو شتە بتێ نەگەیشتم ئەوەی کە تێرۆریەکەن کێە خودی ئەو کار بەدەستە منزور بەڵێ ئەو جۆرێکە و قسەی دەکرد یا هەڵبەت ڕووی لە خودی حکوومەت نەبوو دیارە ئەو خودی لە دەرەوەی حکوومەت بووە و جۆرێکە لە سەرەتادا باسمان کرد دژبەرانی مەسەڵەن کۆماری ئیسلامی ئەزان چۆنە کۆماری ئیسلامی بەهۆی ئەو کارێک کە لە ناو خۆی بە لە دەری ژۆیەتی دیارە دژوڕقایەتی زۆری هەیە ینی دژمنی زۆری هەیە بۆ خۆی دژمنی زۆری بۆ خۆی دروست کردا تەنانەت خەڵکی ئێران گڕقێکی زۆریان لە خودی کۆماری ئیسلامی هەیە بەهۆی ئەو کارێکە کردێتی بەڵام بەحسی ئەسڵی شەڕی ناوخۆی دەسەڵات لە ناو ینی ئەوەی کە وەکو ئەڵێ ئیمکانی هەیە مەسەلەن فەرزەن ئەو وەلی فەقیدا هاتووە تێرۆرکەن نە لە ناو دەرەوە من پێم وایە زۆربەی کێشەکە و ترسەکە لە ناو خۆیەوە لە ناو ئەو کەسانەیەکە وەکو گروپی قودرەت وەکو گروپی دەسەڵات لەگەڵ یەکە ڕقابەتیان هەیە ئێمە چون ئەمانە یەکدەستین ئەمان حتا لە تێلا ڕسانیشا یەکدەستین ینی ئەو شتێکە بۆ ڕئیسی پێشات یەکدانە بە قەولی معروف سخەنگوویەکیان نەبوو کە جوابێکی مشخص بۆ خەڵک بۆ میدیاکان و بۆ کۆمەلگای جەهانی باتەوە وەختی کەمە بینە ناو ڕقابەتی قودرەت ئەبینی لە ناو خۆشیانە شەڕی قودرەتیان زۆرە یعنی حتا سپا یەکدەست نییە لە ناو خودی بەیتی ڕەهبەریشا ئێمە ناتوانین بڵین حتمما فکر و بیرروڕایەکی یەکدەستە بینین لە ناو ئوسولگەراکانیانە ئێمە حتا فکر و بیرروڕایەکی یەکدەستمان هەیە لە جەبهەی ئیسلاحاتیشیانە هەروە ینی لە کولیەت ئەو ساختاری
قدرەت و دەسەڵاتە شتێکی یەکدەست نابینین بە شێوەیەک ئاڵۆزیەک لە ناو قدرەتی سیاسی ئێران ئەبینین کە بە مەرگی خامنەی ئەو ئاڵۆزیە زۆرتر دێتەوە زۆرتر لە بەرچاو ئەبێت وە بۆیە هەر کامێکیان بخۆیان حەسرێک لیان کە ئیمکانی هەیە لە داهاتوو کێ بێ بە فەقیهی داهاتوو بەڵام لە عینی حاڵیشا بەڕاستی فعلا نازانین ینی بەڕاستی شاید لە ناخۆشیانە لە ناوبەخشێکیشیانە نەزانین من لە میدیای کا باس لەسەرۆ کردوتم زۆرتر وەکو جابەی پاندۆرا وایەک لەنا ئەو جابەی پاندۆرا کێ دێتە دەرەوە چ شتێکی شەڕ شتێکی ناخۆش دێتە دەرەوە شتێکی بێستەڵات چ شەڕێک دێتە دەرەوە ئەمانە هەموویان شەڕن لە ئەسڵا ینی ناتوانین دەبین کە نەهایەت هەکاریان کوبەلی فەقی دێنە دەرەوە ئایا مشتەبای ئایا باقی کوڕەکانیەتی ئایا ئەو کەسانن کە لە ناو مەجلسی خێبرەکانی ڕەهبەریە هەن یا مەسەلەن بۆ منە ئەرسانەکەم خۆتی سپای کەسانێک انتخاب کات کە لە ذهنی من و جنابتان نەبێت لە ذهنی بینەرانە نەبێت بەڵام ئەوە انتخابکەن وەکو مەسەلەن بۆ نمونە ئەرسانەکەم هەر وەکو وەختێک کە ئەحمەدی نژاد یەک دەفە هاتە دەرەوە ئەحمەدی نژاد بوو بە شخصیەتێک ینی ئەمە فقط نیشانەی ئەوەیە کە لەم وڵاتە لەم حکوومەتە ئێمە چ شتەکان بەرەساسی قانون بەرەساسی نەزم بەرەساسی مەشروعیەت نییە هەر شتێک ئیمکانی هەیە پێش بێت و هیچ شتێکیش ئێستەڵا بەرەساسی نەزم نییە بەرەساسی شتە نییە کە بەراوردان کردن زۆر باشە دکتۆری لە ئەگەر خۆشتان تەوەجوتان کردێت بۆ ئەم مەرگی ڕیسی خامنەی وا جۆرێک نیشانەدا کە نەبای هات بێ نا بۆران بۆ کوژرانی قاسم سلەیمانی یا بۆ ڕێبەرانی هەشتی شعبی یاوانەی حزبوڵڵا یا فەرماندە کوژراوەکانی خودی سپای قودس ینی وانمود دەکا کە ئەنگار نەنگاشتی پێشە و جۆرەش کە بەڕاستی خۆمان دەبین دیارە ڕیسی بۆ خەڵکی دیارە نمونەی جەلاد و مرۆڤ کوژیش بووە دیارە بۆ ڕژیمی ئیسلامیش خودی ڕیسی زۆر گرنگ نەبووە ڕایەوە چییە لەسەرەمە زۆر کات ئەو ینی ئەو ذهنیەتە هەیە لە ناو خەڵکە کە ئەڵێن ڕیسی زۆر سەرسەپۆردە بووە ڕیسی تەنها کەسێک بووە کە زەوتر لە هەر ڕیس جمهورێک بە قسەی خامنەی کردا ئەمان وەکو شتێکە بێنن کە بڵێن وەکو نۆکەری کامڵی خامنەی لە نەزەریەگرن بەڵام یەکشتمان دەبێ نەچێت ڕیسی وە تەواوی ئەوانەی کە لەو مەجموعە بوون ئەو سەرسەپۆردەگیان بە قەولی فارس بەو دلیلە بووە بەو واتە بووە کە زۆرتر ینی بڕۆنە سەرترۆ بە قودرەتێکی زۆرتر بگەن بە قودرەتێکی زۆرتر بگەن بۆ ڕیسیش جاهتەڵەبێک بۆ وەکو خامنەی پێمانوانە بێ ڕیسی بەو مەرحەلەی کە ینی بە مەرحەلەی ڕیاسەت جمهوری قانع بووە ئەوە تەسەوری پێم وایە فکرێکی دروست نییە ڕیسیش فکری ئەوەی کردێتەوە کە من ئەتوانم لە داهاتووە هەروە کە من ئیمڕۆ بووم بە سەر و کۆمەر بەس ئەتوانم من بە وەلی فەقیه ئەو قودرەتە مطلقە بگرمە دەستمەوە ئەوە بۆ خۆی نیشانی ئات کە ئەمە ڕەقیبێکی بێقوڵبە بۆ خودی خامنەی و خاندانی خامنەی و ئەو کەسانە بۆ یا ئەو نەهاد و هێزانە بووە کە لەگەڵ خامنەیە لەگەڵ بەخشێک لە ئەو بێستەڵا هەستەی ئەسڵی قودرەتە ارتباط و پەیوەندیان بووە پس خودی ڕیسی چون لە ناو خودی ئەو ساختارە ئەیتوانی ڕەقیبێکی ئەساسی بە حەساو بێت و وەکو وەلی فەقی داهاتوو نە بەکو ڕیس جمهور پس بۆ خامنەی حتمما شتێکی ینی بۆ خامنەی ئەتوانێت وەکو مانعێک بێت ئەسم مەرگی ڕیسی لە ئەسڵامی بە نەزەری مەشاید شتەکەش باش نەبێ شاید ئیشتباه بێ ئەرسانەکەم هەمووی زۆرتر لەسەر حەدس و گۆمانە پس مەرگی خامنەی مەرگی ڕیسی ئەیتوانی بۆ خامنەی بە شێوێک ڕێگا باسکە بۆ منداڵەکانی ڕێگا باسکە بۆ کەسانێکی کە ڕێگا باسکە بۆ شتێکە ئێمە فعلا ناتوانین نازانین حەدسی لێبین شاید نەیبینین فعلا بۆیە مەرگە زۆر خامنەی ناڕەحەت نەکرد ئەگەر کەسێک وەکو قاسمی سلێمانی مەرگەکەی ئەو زۆر خامنەی ناڕەحەت کرد چون خامنەی ئەیزانی کە ئەوە بازۆ ئێژاییەکەیەتی دەسی ئەسڵی ئەوە کە بووە بە تایبەت لە حوزەی منتەقەی یا لە حوزەی دەرۆ چون ئایسی کێشەی ئەسڵی کۆماری ئیسلامی کێشەی دەرۆێتی لە ناوخۆ بە سەرکوت ئەتوانێت خەڵک کۆنتڕۆلکە بە سەرکوبیان کا بەڵام لە حوزەی دەرۆ بۆ کۆماری ئیسلامی زۆر ئەهەمیەتی هەیە کە بتوانێت بە تایبەت وەختێک کە باس لە مذاکرە لەگەڵ ئەمریکا هەیە بتوانێت ئەو قەیران و بحرانەی کە لە تولی ئەم یەکی دو ساڵە بۆی پێشاتەوە بەسی شڕ لەگەڵ ئیسرائیلا بووە بە شێوەیە کۆی کات و خڕی کاتەوە بە نوعێک بتوانێت هێزێک دووبارە بۆ خۆی دروست کاتەوە یا حداقل تەرەفدارێک یا دەوڵەتایەک کە لەگەڵی کناردێنە بە قەولی فارس مماشاتیان هەیە ئەوانە دووبارە بۆ خۆی دروست کاتەوە بۆیە مەرگی ڕیسی بەڕاستی خامنەی ناڕەحەت نەکرد بە یەک مەسئلەی زۆر گرنگ بە نەزەری من خامنەی شخصیەتێکی ئیتلاعاتی هەیە ذهنێکی ئطلاعاتی هەیە و نەهادی ئطلاعاتی دروست ئینسانی
ئیتلاعاتی نەهادی ئیتلاعاتی هیچ وەک دۆست و دوشمنی واقعی نییە و هەمووی وەکو دوشمن و ڕەقیبی تایبەتی خۆی ئەبینێ بۆیە مەرگی ڕەیسی قاعدەتەن خامنەی ناڕەحەت نەکردە. دکتۆر لەلایەوە باسی کوژرانی قاسم سلێمانی کە دیارە کە بە ئەو زۆر ناڕەحەت بوو وەکو بازوویەکی دەستی خۆیان بۆ لە دەرەوەی وڵاتکە تاسیراتێکی بوو بەڵام ئەو جۆری کە پێشبینی دەکرێت هیچ ئاڵوگۆڕێکی جددی لە دوای مەرگی ڕەیسیش پێش نایەت ڕایەوە چییە؟ لە چوارچێوی ناوخۆی ئێران وەکو انتخاباتی سەرۆک کۆماری من پێم وانیە ئاڵوگۆڕێکی زۆر گرنگ پێش بێت چون ئەوانێک انتخابیانەکەن یا منتەسەبە بن بەڕاستی انتخابێکی کۆمانە وجودی نییە نەهایەتی لە چوارچێوی ئیسلاح تەڵەب ئیتر زۆرتر لەوە نیە ئیترەوە نەهایەتی بێن چەند نەفەر لە ئیسلاح تەڵەبانیش بخەنە ناو ئەو بازاری انتخاباتە بڵێن با لەو انتخابات یا لەو انتخاباتی سەرۆک کۆماری حوزوریان بێت دیارە لە ناوخۆی ئێرانە هیچ ئاڵوگۆڕێک وەکو تەغییر و ئاڵوگۆڕی سەرۆک کۆمار شتێک پێش نایە بە نەزەری من هەرو ڕەوەندەی کە قەبلەن پێشاتە ئەیبەنە پێشۆ بەڵام لە حوزەی منتەقەی مەسئلەی ئەسڵی ئەوەیە لە حوزەی منتەقەی چون ئەو گومانە هەیە ئەو باسە هەیە کە ڕەیسی زۆر تەمایلی بە رووسیە بوو ئەمیر عەبدوڵڵاهیان وەزیری ئەموری خارجەکەی هەیە ئەمانە زۆر تەمایلیان بە رووسیە بووە مەرگی ئەوانێ تەحەدێک ئەو پەیوەندیەک لەبین ئێران و رووسیا دروستکرا ناڵێن لەبین ئێرا چون ئەسڵ شرایطە بۆ معنای بردن لاوازی بابەتێکی شێ ئەڵم شو ئێران و ئەمریکا باسی مەزاکراتی عمان بووە ئەو مەزاکرات تەواو نەبوو یعنی مەزاکراتە لە داهاتووە دەوام پەیاکردووە دەوڵەتی رووسیەش بە شێوەیەک مخالفی ئەو مەزاکراتە بووە وەکو شتێک وەکو زەرەرێک بۆ ئەو مەنافعی خۆی ئەیبینێ زۆر کەس قسە لەسەرەوە ئەو باوەڕە هەیە کە مەرگی ڕەیسی حداقل لەو چوارچێوە بۆ کۆماری ئیسلامی کە گەرەکیەتی لەگەڵ ئەمریکا پەیوەندیەکانی حداقل بە سوورەتی ڕاستەوخۆ قەویتر کاتۆ بۆ کۆماری ئیسلامی کێشێکی جددی ئیجاد نەکردەوە کێشێکی جددی ئیجاد نابێت چون ظاهری قەزیە ئەوەی کە کۆماری ئیسلامی زۆری پێخۆشە لەگەڵ ئەمریکا ئەو پەیوەندی و ئێرتباطی حتا بە سوورەتی ناڕاستەوخۆ ئیدامە بێت. زۆر باشە دکتۆر لێلا یەک پرسیارمان بۆ تەواو لە پرسیارەکانی خۆشمدا هەیە پرسیارێک لە شاری سەقزەوە هاتووە بەڕای ماندوو نەبوونی و دەستخۆشی لە بەڕێزیشتان من خۆشمە پرسیارم هەیە دەڵێ خەڵک زۆر دڵخۆش بوون بەم ڕووداوە شای خەڵکی کوردستانی زۆر ئاشکراتر بوو تا شارەکانی دیکە ئەم ڕووداوە چۆن بوو بۆ ڕۆژهەڵات و باقی پارچەکانی کوردستان تەواو دەبێت؟ خەڵک پیان خۆش بوو بە تایبەت لە ڕۆژهەڵات بە تایبەت لە شاری ئێمە سەقز کە هەر لە میدیاکانە نیشانیدا هەر لەو چەند ساعتی وەڵڵا کە هێشتا واقعا معلومیش نەبوو ڕەیسی مردووە خەڵک بە شێوەیەک خۆشی خۆیان نیشاندا ئەوە دیارە نیشانی یاد کە ئەوڵەن بزوتنەوەی شۆڕژگەری لە کوردستانە بەڕاستی نەمردووە دیارە بەهۆی زۆر شت کەمڕەنگ بووە تۆ چوەتە ناو مەرحەلەی بە ئیستڵاح خامۆشی بەڵام ئەو خامۆشی بە معنای مردن نییە ئەو بزوتنەوە هەر کات بەهۆی هەر شتێک دەتوانێت دووبارە ڕنگ بگرێت و زین و بێت و ئەوە شتێکی زۆر گرینگە و خەڵکی کوردستانیش هەمیشە چاویان لە لە کولیەتی کۆماری ئیسلامیەوە بۆ کە کولیەتی کۆماری ئیسلامی کۆماریە حکوومەتێکی دژ بە مرۆڤ بووە دژ بە ئینسان بووە دژ بە کورد بووەوە هەر کام لەمانە لە هەر جێگایەک حەزکرێن وەکو ئەوە وایە کە کورد بە شێوەیەک دڵی خۆش بووە بە حەزفی ئەوانە هەرچەند یەک مەسئلە هەیە ئەوی شەوەیە کە بە نەزەری من چۆن ئالێرا کۆماری ئیسلامی ئەتوانێت زرەنگیەک بکات بە تایبەت باس لەسەر ئەو قەتڵ و جنایەتانەیە کە ڕەیسی ئەنجامی داد بە مەسئلەی کۆمیتەی حەقیقەتیا بێشەزانین لە ئایسەر باسی لەسەر هەیە کۆماری ئیسلامی ئەو زرەنگیە بکات بێت تەواوی ئەو جنایەتە بە ناوی ڕەیسی و موسادرەی کا بڵێ ئەو ئەنجامی داد خۆ مردووە چ کارێکمان لەدەست بەردێت ئەتوانێت ئەو زرەنگیە کات لێرەیە کە ئەشێ ئەو هۆشیاری وجودی بێت کە بە مەرگی ڕەیسی پەروەندەی ئەو قەتڵ و جنایەتانە تەواو نەبێ بە ناوی ئەو موسادرە نەبێ هەر کام لەوانەی کە لە کۆماری ئیسلامی هەر لە سەرەتای ئینقلاب و تا بە ئیمڕۆکە نەقشیان بووە بەرپەرس بن بە پێی ئەو شتێکە ئەنجامیانداوە دیارە خەڵکی کوردستانیش زۆرتر لە باقی ناوچەکانی ئێران ئەو جرم و جنایەتیان بینیە بۆیە مەرگی
لەوانە بەڕاستی خەڵکی کوردستان خۆشحاڵ دەکات وەکو ئەکتێکی سیاسی ئەوەیش لە خۆیان نیشانە. زۆر باشم پرسیارەکە باکولیتر بکەم هەرو جۆرێکە بینەرەشمان لە شاری سەقز کە وتی دیارە خەڵک زۆر شاد بم بەم ڕووداوە و بەشێک لە خەڵکیش لە شارەکانی دیکەش زۆر بە ئاشکرا ئەم خۆشییان دەربڕین بۆ ئەم ڕووداوە. دەفرەتی خەڵک زۆر زیاتر لەوە بوو کە هەستی پێدەکرات. بەڕای ئێوە ئیمکانی بزوتنەوە و ئاخێزێکی تر هەیە؟ من پێم وایە کە هەر لەحظە ئیمکانی بزوتنەوە ئاخێزەیە بۆ دلیلەکە کۆمەلگای کوردستان و کۆمەلگای ئێرانیش بە گشتی هێرسانەکەم لە ناوخۆیە زۆر ناڕازیە بەتایبەت کوردستان کە ئەساسەن و زاتەن کۆماری ئیسلامی قبول لەبەوەش هەمیشە نیشانەیدا لە هەر وەختێکە پێشات پێ ئەو شتێک نیشاندات بەڵام ئەوە ئەرسانەکەم ئەڵێ جامەی ئێران منتەزری ئینفجارێکە یعنی ئێوە کێویەخێکە بینن کە فقط لوتکەکەی دیارە ئەسلی ئەو کێویەکە لە ژێر ئاوایە ڕۆژێکە دێتە سەر ڕۆژێکە ئەو ڕقوع و ئەو دژایەتی و ئەو نفرەتە لەو حکوومەتە لە کۆماری ئیسلامی دێتە سەر ئەتوانێت خودی ئەو حکوومەتە لە بین ببات بەڵام بەڕاستی نازانین کەی لێ هەر لەحظە ئیمکانی هەیە اتفاقی دەوێت ئەبراکەمە نەمانەزانین هەفتەی پێشوو نەمانەزانی کە لە ئەمڕۆ ڕئیسی مردە یعنی ئێمە بەراوردی ئەو شتەمان ناکرد و نایشتوانین بەراوردی کەین کە لە 5 ڕۆژی داهاتوو لە 10 ڕۆژی داهاتوو لە 1 ساڵی داهاتوو مەسەلەن بۆ نمونە خامنەی کەی ئەمرێ بە چ ئاڵوگۆڕێک پێش دەیان ئەتوانێت هەر شتێک وەکو شۆڕشی ژینا وەکو ئەو بزوتنەوەی ژیناکە شکلی کرد دووبارە ژیانێک بات و بۆ بزوتنەوە دووبارە زیینوی کاتوە. زۆر باشە با بێنە سەر پرسیارێکی تر پێشگەل لە چەند دەوڵەتی ناوچەکە دکتور لەیلاوە بڵین یا با نەویژنین بڵین چین و رووسیا دەنگدانەوەیکی وای نەبوو ینی نەمانی خودی ڕئیسی و وەزیری خارجەکەی ئەمیر عەبدوڵڵایە کاردانەوەکە زیاتر ینی ژێستە دیپلۆماتیکەکان بوو هەرو جۆری کە هەمومان بینیمانە حکوومەت هێلیکۆپتێری نییە لە تورکیا یارمەتی وەردەگرێت هەموو زانیشمان کە یارمەتی لە تورکیا وەرگی وەکو درۆنێک کە دیت دەرشەبی هەبێت هەرچەند بۆتە گاڵتەجاڕیش بەڕای ئێوە نابێتە گاڵتەجاڕی لە دنیای ئەمڕۆدا تایبەتەن لە دەرەوە ئەوەی کە وڵاتای دنیا چڕانگەیەکیان بوو دەوڵەت مەردەکان چڕانگەیەکیان بوو بە نسبەتی مەرگی سوێن کۆماری ئێران دیارە بەس و قسەی زۆری لێ هەڵگرسات لە خودی ئیتحادیە ئوروپا هەروە لە ناو خودی ئامریکا لە شەڕی بینی دموکراتەکانی جمهوری خاکان هەروەکە بەتایبەت جمهوری خاکان زۆر ئێترازیان کردە بەوەی بەو ڕەفتاری کە دەوڵەتی بایدن بوویەتی بە نسبەتی مەرگی ئامای ڕئیسی بە اتحادیە ئوروپاش کە کەسان وەکو جوزێف بۆرۆی دۆشتە بەرحەڵەوانە پەیامی تەسلیەتی ناردەوە بەخشێکیشیان زۆر مخالفەتیان بجدية مخالفة كذا لسر وخلفها ومسألة إما أوشتا أجواني ما ببيني لنا خودی ئوروپایە باشە لەناو خودی غەربیشە لەناو خودی غەربیشە هەڵسو خەڵکێکی زۆر ڕۆژ و معلوم نییە بنسبەتی وەزیەتی کۆماری ئیسلامی ئێمە سیاسەتێکی مشترک سیاسەتێکی مستەقل سیاسەتێکی زۆر تەعین شدە نابینی لەناو خودی غەربیشە یعنی حتا لەناو خودی ئەمریکایش بەنسبەت لەناو خودی ئەمریکا نابینی لەناو خودی وڵاتای ئوروپایش نابینین کە لەناو وڵاتای ئوروپاییە بەخشێکیان مخالفی ئەو وەزیەتن بەخشێکیان پیان وایە ئەوە ڕەفتارێکی دیپلۆماتیکە لە حاڵێکە لە ڕەفتاری دیپلۆماتیکی شاتوانن بڵێن کە سەرۆکۆمارێک مردووە کەسێکە کە ئەشێ تەحویڵی لە هاتای وەکو دیوانی بینالمەلەلی کەیفەری بدرایە کە محاکمە بکرێت خب بۆ ئەوانە ئای بەڕاستی شایانی ئەوەن کە پەیامی تەسلیەتیان بۆ بنێرن خب دیارە ئەوە لەسەر لە حافزەی خەڵکا زۆر تەئسیردائەنێ و بابەتێکی کەیش ئەوەیە کە لە خودی ئەو حکوومەتە وەختێکە ئەوە ئەو حکوومەتە ناتەوانە کە بۆ پەیاکردنی ڕێژمهورەکەی کە 14-15 ساعت بووم بۆ ئەمە شاید بەڕاستی وەکو پێکەنینێک وەکو تەنزێک وەکو نەقدێک وەکو جوکێک چاوی لەکەن کە ڕێژمهوری مەملەکەتێک 15 ساعت 14-15 ساعت بووم ئەبێت بە پەیای ناکەن ئەمە شاید ئێمە بەڕاستی لە داستانهای پێکەنین ببینین ئەو ئەو شتەکە واقعیەت دوورە یعنی ئەنگار ئێمە ڕۆژینەتەوە بۆ مەسەلەن چەند سە ساڵ لەمەوە پێش بە هیچ دەستڕاستیەک نییە ئەوە نیشانیات کە کۆماری ئیسلامی بە پێچەوانی توای ئەو تەبلیغاتی بەڕاستی لەباری سەنایعی نظامی لەباری ئەو ئیطلاعاتی کە ئەشێ کەسبی کات و ئیسفادەی لێکە زەعیف عەمەڵی کردا و ئیتفاقاً خەڵکیش بەو شێوە من ئەوە ئەتوانم ئەرسان کەم خەڵکێکە نەیانتوانیە ئەو دەسەڵاتدارانە مجازات بکەن بە دادگایەکی
پێش بۆیان نەبووە دادگای پشتی نەبووە خەڵکاتن حتا ئەمێ وەکو چی وەکو بینم وەکو مەسەلەن وەکو نەقاشی وەکو تەسویر بۆ نموناشتانەکەم تەسویری هێلیکۆپتەرێک هەیە کە لە ناویا قژی کچانێک بێسلاح پەڵکەی کچانێک دێت ئەو هێلیکۆپتەرایەنێتە خوارەوە یا مەسەلەن خەڵکیان وایە لەو منتەقەی نازانێت دقیقاً بە ناوی قەلعەی کچان بە زمانی تورکی تەرجەمەیەکەکەیتەوە بە کوردی قەڵای کچانە بێت مەسەن ئەوەیان ڕدا بۆ شتە دیارەکە خەڵک ئەوەیشیان وەکو هەم دەسمایی تەنزیان کردا و هەم وەکو نەقدێک بە حتا وەکو شتێکی ئەدەبی دەریان هێنا بەکۆ تەساویر و نەقاشی ئەوانە هەمووی بە نەزەری من کاریگەری بووە. دکتور لیلا باس لەم گاڵتەجارێکەوە خۆشتان ئاماژتاندا دیارە دوای 14 سەعات نەیتوانی کە بیبێنێتەوە و یارمەتی لە تورکیا وەرگدواتر ئینکاری کرد ئەم شتە کە وتی کە بە درۆنەکانی خۆمانێ من نقطەی شوێنەکەمان دیوەتەوە. لەسەرم گاڵتەجاریە کە باس لەوە کەرە کە خەڵک زۆر دڵخۆش بوون خۆشتان ئاگادارن لە کەمتر لە یەک ڕۆژدا ئەو هەموو جۆک و فیلم و بڵین کارتۆن یا ئەنیمێشن زۆر دروست بوو ئەم هەموو قسە خۆشە لە کۆ دروست بوو ئەمە لە کۆوە دێت لە وڵاتێک لە کۆمەلگایەک کە خەڵک ناتوانن قسەی خۆیان دەربڕن نەقدی خۆیان ئێعترازی خۆیان نسبەت بەو حکوومەتە دەربڕن بە پێی بڵن تۆ مەشروعیەتت نیە هەر نوع ڕەفتارێکی خەڵک بەسەر کوتو لە بینبردنی خەڵک بە وەسیلەی حکوومەت و دەسەڵاتداران ڕوبەڕوە بێت بۆیە تەنز نەقد پێکەنین شۆخیکردن ئەبێ بە نوعێک دەربڕینی ئێعتراز و ناڕەزایەتی لەو وەزعیەتە هەرچەند ئەوەیش هەتا خودی ئەوانەیش هەزینە هەیە پێمان وانە بێت کە بۆ خەڵک بێ هەزینەیە هەروەکە هەر لەو یەکی دوو ڕۆژی ئەوڵ دەها و سەدها نەفەریان بێستەڵا باس خاس کردەیە دەها نەفەریان گرتەیە مەسەلەن زۆر کەسیان بێستەڵا تهدید کردووە کە ئەگەر ئابۆ شێوە ئێدامە بن یا بازداشتانەکەن یا زۆربەی مەسەلەن زۆر لە کاناڵەکانیان بەستەوە بە شێوەیەک ئەو خەڵکیان لەناو ئەو محدودیەتەدانا دیارە ئەوە فقط حکوومەتێکە دژی ئازادی فکرە دژی ئازادی بەیانە دژی خەڵکە ئەو شرایەتە ئەو چوارچێوەدانێ وەگەرنا لە جێگایەکە سەرەر کۆمارێکم ڕێگەرە حکوومەتە قەیرانی مەشروعیەت و قەیرانی حاکمیەتی نەبێ خەڵکەکەی شایە زۆر خەمبار بن زۆریشیان پێ ناخۆش بێت بەڵام ئەوە نیشان نیات کە بەڕاستی ئەو حکوومەتە هیچ بنەمایەکی دموکراتیکی نییە هیچ بنەمایەکی بێستەڵا خەڵکی نییە و ئەوەیش بۆ خەڵک دەستاوێزێک کە بتوانن بە شێوەیەک ئێعترازی خۆیان نیشان بن یعنی بە جورئەت دەتوانم بڵێم ئێرانیەکان بۆ نیشاندانی ئێعترازی خۆیان ئەڵێ بوون بە نەفەری ئەوڵ لە دنیا چون حکوومەتەکەیان لەباری ئەوەی کە دیکتاتۆرە حکوومەتێکی تۆتالیتێرە بۆ خۆی یەکێک لە ئەوڵین حکوومەتای دنیاە. دکتور لا پێتان وایە لە دوای ئەم ڕووداوە سەرکوب زیاتر دەبێت یا کەمتر دەبێت لەسەر ئەمەژەگە بکرێت ڕای خۆتان بڵێن؟ من پێم وایە سەرکوتەکان هەر بە حکوومەتی خۆی ئەمێنێتەوە حکوومەت تەواوی هێزی خۆی بەکارێنێکە کۆنترۆلێکی زۆرتر لەسەر کۆمەلگا بێت و حکوومەت بۆی مهمەکە هەموو شتێک کۆنترۆل کات بۆ شێوەیەکی خۆی گەرەکێتی زیندانکردنی خەڵک زۆرە بێت ترکردنی بێستەڵا ئەو میدیاکان ئەو شتانی کە ئەو ئاگاهی ئێتەنێتە بە خەڵکان زۆرتر ئەبێت کاری ئەسلی حکوومەتەوەی کە بتوانێت خەڵک سەرکوتکات و ئەوەی کە بمێنێتەوە بەڵام دیارە کۆمەلگای شەڕی خۆی نەهەیەوە کۆمەلگای لە هەر شتێک و ڕەوەشێک و هەر شتێکە لەدەست بێت وەرەگرێەوەی بتوانێت ئەو شەڕی خۆی لەگەڵ حکوومەت نیشان بدات. باشە ئێمە پرسیارێکمان بووە تۆ بەڵام دکتور لیلا ئەگەر ئەم باشە لە پێشداوام پرسم خۆشتان ئاگادارن مادۆنێکە بوو لە سفارەتی لەندەن لەبەردەم سفارەتی لەندەن تێکەڵچوونێک هاتاراوە مخالفانی جمهوری ئیسلامی لەگەڵ بڵێن نزیکەکانی حکوومەتی ئیسلامی ئەمانە تێکەڵچوونێک ڕوویداوە لەوێ هێرشکرایە سەر مخالفانی جمهوری ئیسلامی تا ئێستا کاردانەوەی ئەم دەوڵەتە چۆن بووە ئەگەر لەسەر ئەمە زانیاری تێ تەمام بێت؟ دەوڵەتی ئینگلیس وەکو زۆر لە وڵاتای ئەوروپایی ئەمانە بەقەولی معروف بەزاهر حداقل بۆ شتێک کە ئێمە بینیم زۆریان پێخۆشە کە پرەنسیپهای دیپلۆماتیکی خۆیان حفظکەن
بەڵام ئەگەر بین لە واقعیەتە چاو لە قەزیەکەین نا زۆریان امتیاز بە تەرەفدارانی کۆماری ئیسلامی دات ینی تاو حەدە هەرچەند من تا ئەو جێگای کە ئێتلاعم هەیە ئەو خەڵکی کە ڕۆشتن ئێترازکەن لەبەر سفارەتی ئێران مجەوزیان بۆ تاو جێگای کە من ئێتلاعم هەیە مجەوزیان بووە بەڵام وەزیفەی پۆلیسی لەندەن ئەوە بوو کە ئیجازەی نەدارەیە کە هیچ نەوزەد و خۆردێک پێش بێت بەڵام دیارە کە ئەو ئیجازەیان داتوە ئەوانەی کە حملەیان پێکرا خەڵکێک بوون کە ئێترازیان کردە بە تەرەفدارانی کۆماری ئیسلامی لەبەر سفارەت ئەوە نیشانی ئات کە دەوڵەتای ئەوروپایی بەتایبەت ئینگلیز لەم بوارۆ سوالی هەمیشە لەسەر هەیە سوالی هەیە مثلا بۆ نمونە ئەرسانەکەم ئەو مرکزی گەورەی ئیسلامیش بوو لە لەندەنا زۆر دەتێکی زۆر فعال بوو لەوێەوە زۆر باسی لەسەرکرا ئەنگار بخشێکە شعبێکە لە شیعە لەوێدایان ناوە خەریکە تەبلیغاتەکەوە ئیسش چون ئەو حق اعتراضە حقێکی قانونیە مافێکی قانونی ئاساییە بۆ خەڵک بتوانن لەبەر سفارەتخانە اعتراضی خۆیان بکەن بەڵام بۆچی ئەو کەسانەی کە مربوط متعلقن بە سفارەتخانە متعلقن بە کۆماری ئیسلامی ئەو نە ئازادیان بێ ئەو نە ترسیان نەبێ لە پۆلیسی لەندەن کە ڕوبەڕووی خەڵک ڕابێستن بە حملەکەن بە خەڵک دیارە ئەوان بە شێوەیە ئەو قووەتی لە دەوڵەتی ئینگلیسە بینن کە ئەنگار ئینگلیسی کارێکی ئەم هیچ هینێک ناکە ینی بەرەنگاریەک ناکات کۆمەکێک بۆ خەڵکە ناکە وەگەر نەگەر ئەوان بزانن بەو حرەکەتیان پۆلیسی لەندەن ئەتوانێت ئەوان بە باشی مجازاتکە من پێم وانییە ئەو جورئەتە بە خۆیان بن کە ڕوودەڕووی ئەو خەڵکە بن بە حداقل شەڕێکی فیزیکی بەنسبەتی بۆ خەڵک واتەرەزە نیشان بن. باشە دکتور لەلا دیارە بەپێی یاسا نازانم ئەمە حقوقەکەی چۆنە بەڵام کاردانە و سیاسیەکان ئەگەر بکرێت لەسەر ئەم ڕووداوە کاردانەوەی سیاسی دەبێت ئەمەی کە بەردەم سفارەت ڕوویداوە سفارەتی لەندەن خودی ئەو کێشە نەچوتە ناو سفارەت ئەوە مەسئلەیەکە خودی کێشەکە نەچۆتە ناو سفارەت ئەگەر کێشەکە بچواتە ناو سفارەت شرایطێکی کێوە بوو کە لەباری حقوقی و باس و قسەی هەیە کێشەکە لە بەردەم سفارەت تا بووە ئەوە حەقی ئەو خەڵکە بووە کە ئێترازی خۆیان نیشاندا بەڵام لەباری سیاسی و دیارە کۆماری ئیسلامی ئەوە کات بەکو پرۆپاگەندای گەورەیە کاتۆ کە ئەوە مەسەلەن ئەوە دژی کۆماری ئیسلامی و معاهدەدان بە قۆلی خۆیان هاتن لالیان ئیجازی بە شەڕی کرد ئەوە شتێکە کۆماری ئیسلامی تەبلیغاتی وەکو ئەو شتێکە ئێمە وەکو تەجروبەی بینین نیشانی ئات و دیارە حتا ئیمکانی هەیە کە کۆماری ئیسلامی بەزاهر ئێترازێکیشکا بۆ شتە بەنسبەت من ما حەزیان شاید نەبێت حتا بەزاهر ئێترازێکا بەنسبەتی دەوڵەتی ئینگلیز بەڵام وەکو شتێکی زۆر ئۆتۆکە بڵێن کاردانەوەیەکی حقوقی سیاسی تایبەت دەبێت من پێم وانییە من پێم وانییە کە کاردانەوەیەکی حقوقی تایبەتی بێت نەتا شتەکە بە مرۆری زەمان شاید بڵێن نۆتا تاوەکانی کوردی بەسێتی مەگەر ئەوەی کە دەوڵەتی ئینگلیز بەڕاستی تەسمیم بگرێت دەوڵەتی ئینگلیز بەڕاستی بەهۆی ئەفکاری ئەوروپی بێ بەهۆی هەر شتێک بێت ئەم دەحبووی مهمە بڵێ ئێمە ئەو شتێکە بەناوی دموکراسیی نازین نابێت بەهۆی تەرەفدارانی کۆماری ئیسلامی لەناو وڵاتەکەمانە لەبەر چاو خۆمان پێشێک بێت ئەو خەڵکەی کە مافی ئێترازیان هەیە مافی هەیە کە تەظاهوراتکەن ئەوە بە احترامیان حملەیان زۆر باشە دکتۆر یەک پرسیارمان لە شاری مەهابادەوە بواتەوە کاک محەممەد لە شاری مەهاباد نووسێتی دەوری هێزی مەدەنی و سیاسی لە جێگۆڕکەی دەسەڵاتدا چۆن ئەبینن ینی چ مەدەنی مەبەست هێزی سەرانسەری کوردستانە جا چ مەدەنی بێوە چ سیاسی واتوانین بە هێزی دەرەکیش ئاماژە بکەین ئایا کۆمەڵگای ئێران لە چاو شۆڕشی 57 ئەو ئامادەگیی هەیە کە دەسەڵاتێکدا بمەزرێنێت کە گۆڕانکاری پۆزیتیڤ بۆ ئێران بەدیبێنێت من قبلا هەلا خودی تلویزیۆنی کۆمەڵە لەسەر ئەو تغییری حکوومەتە باسم بووە دۆسانێکی پێش باسییان بۆ باسێکی زۆر تایبەتە باسێکی زۆر گرنگە بە تایبەتەوەی کە ئایا کۆمەڵگای مەدەنی ئەتوانێت تەسیری بێ نەقشێکی بێ ئەو نەقشە بەیانە دیارە باسێکی زۆری هەیە ئەرسانکەم ئیمڕۆی ساڵی 57 نییە هێزەکان ئاڵوگۆڕیان زۆر بەسەر هاتووە چ لە ناوخۆ چ لە دەرۆ چ ئەوانێک کە وەکو ئۆپۆزیسیۆن ئەیان ناسی ئاڵوگۆڕی زۆر بەسەر هاتووە دیارە ئەو شتێش کە خەڵک
انتظاریان هەیە زۆر تەغیری کردا زۆرتر بووە گیری نوێ هاتەتە مەیدان و ئەوانیش قسە و باس خۆیان هەیە انتظاری تایبەتی خۆیان هەیە بە تایبەت ئەگەر بگەینە ئەو مەرحەڵەی کە کۆماری ئیسلامی بڕوخێ بە ڕێژەیەکی سیاسی نوێ بێتە سەرکار دیارە ئەو شتێکە خەڵکی انتظاریان هەیە بە تایبەت لە کوردستان ئەرسانەکەم ئەوەیە کە خەڵکی کوردستان بۆیان گرینگە جای سێسە حیزبە سیاسیەکان چ بەرنامێکیان هەیە پلانێکیان هەیە ئەوەی شتێکی کە توانین مثلا لە وەختێکی کایە لەیەکی کەم باسی لەسەر بکرێ بەڵام خەڵکی کوردستان هە لە ڕۆژی ئەوە قسەیان لە مافی ئەسڵی خۆیان بووە مافی سەرەکی خۆیان بووە و دیارە ئیمڕۆژە مافی سەرەکی خۆیان ئەناسن بە ڕسمیەتی ئەناسن و بۆیان مهمەکە لە چوارچێوێکی بەرابەرە بنسبەتی ئۆپۆزیسیۆنی ئێرانی ئەوانش قسەی خۆیان بێت و انتظاری خۆیان بێت و سەهمی خۆیان بێت و حەق و مافی خۆیان بێت ئەو ماف و حەقا شتێکە کە خودی خەڵکی کوردستان تەعینیەکەن چییە خودی خەڵکی کوردستان کە ئەڵێن مافی ئێمە چییە و چۆن گێرەکمانە و دیارەوە شتێکی زۆر باشە ئێمە دکتۆر لیلا 5 دقیقە کەمتریش کاتی بەرنامەکەمانەوە من پرسیارێکم نییە خۆتان لە کۆتاییدا ئەگەرتانێ ئاماژە بە قسەیەکی نەوتراوە بدەن فەرموو من پێم وایە زۆربەی ئەو قسانێک کە لازم بوو تەرحکراوە شتێکی وان نەمات بۆ باسکردن بەڵام باس ئەرسانەکەم ئەو شتێکە زۆر گرنگە ئەوەیە کە بە مەرگی ڕئیسی یعنی ئەوە زۆر گرنگە کە نابێت بە مەرگی ڕئیسی پەروەندەی جنایەت شتانێک کە پێشاتە لە کۆماری ئیسلامی ببەسرێت نابێت وای ئەوشتە بە ناوی ڕئیسی و تەواو بێت چون مەخصوصا بۆ کۆمیتێ حەقیقەتیاب خەتەرە هەیە ئەو مەترسی هەیە بڵێن بۆ نمونە ئەوەی کە لە شۆڕش ژێناش شکلی گرت بە ئەو قتل و کوشتار و لەبینبردنی خەڵک و مناڵی خەڵک و کوێرکردنی چاوی مناڵی خەڵک لە دەورەی سەر کۆماری ئەو بۆ پیسش کە ئەو مردەی تر پەروەندەکە بەسرێ ئەمە توانێت خەتەری بێت ئەمە توانێت لە ئەسڵا ئەو کارێک کۆماری ئیسلامی چۆن ئەڵێن خۆی تهیر کار بڵێت وای شتەکە لە سەرشانی ئەو بۆیسە کە ئەو مردە پەروەندەکە ئەبەسرێت لە حاڵێک ئاوانیە دانە بەتانێ ئەو کەسانەی کە لەو کارە ساتە نەخشیان بۆ تەئسیریان بۆ من پێم وایە دادگاهای بینالمللی نەهاتهای بینالمللی کۆمیتێ حەقیقەتیاب هەر نەهادێک مربوط بە شتە بە شێوەیەک پەیگیریان بێت وە جواب کە جواو بێنەوە مەسئولیەتی خۆیان قبوڵ بە پێی ئەو مەسئولیەتی کە هەیەە ئازادە بن ئەوە شتێکی زۆر گرنگە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر لیلا مرۆتی لە کۆڵەری سیاسی بۆ ئەوەی کە داوەتێمەتان قبول کرد و لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەودا بەشدار زۆر سپاس بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئەوەی کە ئێوەش تا ئێستا لەگەڵمان بوون سپاس بۆ بەڕێزانی کە بەشدار بوون لەم باسەدا وە پرسیاریان نا هیوادارین کە ئەم بەرنامەش جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویستیش ببێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگرتێت تا بەرنامێکی ڕاستەوخۆی تر هەر شاد و بەختەوەر